ئەم دە ڕۆژە لە دەی ذیلحیجە و بۆ سێ ڕۆژەکانی ئەیام و تەشریق عیبادەتێکی زۆر گەورەی تایە قۆچکردن و قوربانیە. قوربانیکردن بۆ خوا یەکێکە لە دروشمەکانی خوا، لە شعائیرەکانی خوا. والبدن جعلناها لكم من شعائر الله. خوا فەرمێ سبحانه وتعالى قوربانی و قۆچکردنم کردووە بە دروشمەکانی خۆم. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسێ قوربانی بکات دەستکا بە گیرفانیا و بڕۆ لەو مەیانە حەیوانێ بێنێ و سەری بڕێ بۆ خوا، ئەوە با بزانێ ئەم دڵی پڕ لە تەقوا، ئەم دڵی ترسی تیا هەیە، بۆیە ئەچێ ماڵەکەی ئەکاتە ئەدا بە حەیوانێک و دی حەیوانەکە سەر بڕێت. حەیوان سەربڕین قوربانیکردن هیچێکە لە سنەتە گەورەکانی ئیسلامە. لە ئیبراهیم سەلامی خوای لێ بێ درێژ بۆتەوە بۆ محەممەدی خۆمان صلی الله عليه وسلم کاتێکە خوای پەروەردگار ئەمرەکا بە ئیسماعیل، ئەمرەکا بە ئیبراهیم ئیسماعیلی کوڕی سەربڕێت. خوای گەورە فەرمێ وەفەدەیناه بذبح عظیم، بەرانێکی بۆ هێنایە خوارەوتی لە شوێنی کوڕەکەت ئەمە سەربڕە. ئەو سنەتە درێژ بۆتەوە تاکو مێسا. خدا ئەوە ئاگاتان لێ بێ خۆشەویستەکانم، نە پێست، نە تووک، نە گۆشت، نە خوێن، نە قۆچ، ئەمانەی لە ئێمە ناوێت. لن ينال الله لحومها، خدا گۆشتی لە ئێمە ناوێت، ولا دیماؤها، خوێنی لە ئێمە ناوێت، ولكن يناله التقوى منكم. ئەو کەسەی کە قوربانی ئەکات ئەبێ بۆ بیکا کە پاک بێتەوە، بۆ بیکا ئیتر ببێتە ئەهلی مزگەوت، بۆ بیکا ئیتر ئەم کەسە واز لە گوناه بێنێت، ببێتە کەسێکی متقی و خواناس. ئەگینا خەڵکی شەیە غەیرە دین حەیوان سەرە بڕێت و ڕوبەما ڕەنگە بیکاتە خێر بۆ دراوسەکانی. مەبەستەکە بەس سەربڕین نییە، مەبەست لەمە حیکمەت لە قوربانی واتە تەقوابوون و خۆخاڵی بوونەوە بۆ خۆ. هەر کەسێ هەیەتی دەوڵەمەنە، هەمومان خۆمان باش ئەزانین، ئەزانین بەشی حەیوانێکمان هەیە زیاتریانە. ئەگەر هەیەتی نەیکات با نەیە بۆ نوێژی جەژنە. من كان له ساعة، هەر کەسێ هەیەتی فلم يضحي فلا يقربن مصلانا. فەرمووی هەر کەسێ هەیەتی و قوربانی ناکا با نزیکی نوێژی ئەمە نەکەوێتەوە. بڕۆ خۆت و دنیاکەی خۆت قوربانی هەرچێبی ببی، بڕۆ ئەولاتر نێنەوە بە مزگەوتە، چونکەم تۆیەک ئامادە نەبی دۆلات بەرزەوە بۆ لە گیرفانتا مەڕێک بەرانێک جوانەگایە بکەیتە قوربانی بۆ خوا، تۆ ئامادەی هیچت تیانە. ئەو سەرەمەنی عرس ئەوە ماناکەیەتی خۆشەویستە مەیە لەگەڵ مسلمانانە کۆمەبەوە. کەسی فەقیر و هەژار و نەداریش دوو دڵ مەبە. پێغەمبەرەکەت صلی الله عليه وسلم بۆتی کردووە مادام نیتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژی جەژنە بوو لە با مینبەرەکەی هاتە خوارەوە وئەتا بکەبشەین، دوو بەرانی هێنا فذبحهما بيده، بەدەسەکانی خۆی سەری بڕی. فەرمووی بسم الله الله أكبر هذا عني وعمن لم يضحي من أمتي. فەرمووی بسم الله بەناوی تۆ خوایە، ئەوە من سرم بڕی لە باتی خۆم و ئەوەی لە ئومەتەکەما کە نیەتی سەری بڕێت. الله ئەکبەر. کێ سەرپرشتیاری من و تۆیە؟ ئەو پیاوەی کەوا یەکەم کەس لە دەرگای بەهەشت ئەدات. چوار جۆر حەیوان ئەشێ قوربانی بۆ بکرێت، وشتر، ڕەشەوڵاخ، مەڕ و بزن. هەر حەیوانێک لەم حەیوانانە ئەم چوار عەیبەی تیا بوو ناشێ بۆ قوربانی. غەیری ئەمە خۆشەویستەکانم شارەزا بن لە دینەکەتان پرسیار مەکە. نابێ کوێر بێت، نابێ شەل بێت، نابێت نەخۆش بێت، نابێ لاواز و پیر بێت. ئیتر گوێی بڕاوە دانیشکاوە ئەمانە عەیبە نییە، عەیبە ئەم چوار شتەیە کە باسم کرد. ئەمە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم. گۆشتی قوربانی ئەتوانی بیکەی بە سێ بەشەوە، ئەمە وەکو لە تائیف و وەکو پوختەیەکەتان دەمێت. ئەتوانی بۆ خۆت بیبرژێنی لە ماڵەوە لەگەڵ مناڵەکانتە، ئەتوانی کۆمەڵێکی بکەیتە ناو فرێزەر و ناو مجەمیدەوە وتەصەدەق و هەندێکشی بکە خێر. گۆشتی قوربانی خۆشەویستەکانم مەڕ لەگەڵ بزنە ئەکرێت سەرۆک خێزانێ بۆ خۆی و ماڵ و عایلەی بکە، ناوی هەمووانی لێبێنێت. وشتر و مانگاش واتە ڕەشەوڵاخ ئەتوانێ حەوت سەرۆک خێزان بەشدار بێتیایە. ئیتر ئەگە ئەم حەوت سەرۆک خێزانە پێکاتە بێن لە 200 نەفەر، هەموویان ئەتوانن بەشدار بن بە حەوت کەس
وڵاخێ بکڕ. خۆشەویستەکانم، زۆر پرسیارمان لێکرێ دەربارەی ئەوەی ئایا دایکم مردووە باوکم مردووە خەڵکێکم لێ مردووە ئایا قوربانی بۆ مردوو ئەبێت؟ ئەمە خلافە لە بینی عولەمایە، بەڵام والذي عليه جمهور العلماء ئەوەی کەوا زۆرینەی زانایان لەگەڵیان لە مالیکیەکان لە حەنەفیەکان لە بەشێ لە شافیعەکانش لەگەڵ حەنابیلەکان پێیان وایە قوربانی بۆ مردوو ئەڕوات ئەگەر وەسیەتیشی نەکرد بێت. ئەمە قسەی خۆم نییە و هەر کەسێکی شارەزایی هەیە با بڕوا گەڕانیە بەناو کتوبە فیقەکانە بکە بۆی دەرئەکەوێت کە قسەکەی من لە گیرفانی خۆمەوە نییە. بەڵام باشترین کار ئەوەیە کە دایکت مردووە باوکت مردووەمانە عەزیزن لەگەڵ خۆتا بەشداریان کرد، بڵێ خوای گیان ئەم حەیوانە سەر ئەبڕم خێرەکەی بۆ دایکیشم بچێ، بۆ باوکیشم بچێ، بۆ براکەم بچێ، بۆ خوشکەکەم بچێ، ناوی هەر مردوویەکەت هەیە ناوی لێ بێنە. ئاساییەوە ئەمە قەولی کێیە؟ قەولی علەمایە، چونکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەتوانێ ئەگە کەسێک مردوویەکی هەیە حەجی بۆ بکات، ڕۆژی چووە ئەتوانێ ڕۆژۆکەی بۆ بگرێتەوە، ئەتوانێ سەدەقەی بۆ بکە، بۆیە ئەفەرمون قوربانی من جملەتی سەدەقات، بەشێکە لە سەدەقات.